لە هەرێمی کوردستان حکومڕانی لە بریەوەی ئامرازێک بێت بۆ دابینکردنی خۆشگوزەرانی بووەتە کارگەیەک بۆ بەرهەمهێنانی قەیرانی یەک لە دوای یەک. دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەتیمەوە بەسەرچوو دوای ئەوەی نەیانتوانی وەڵامی داخوازیێڕەوەکانی خەڵک بۆ ئازادی، سەروەری نیشتیمان و هێزی نیشتیمانی تەنانەت بە گرتن و کوشتنیش بدەنەوە. پەنایان برد بۆ تاکتیکێکی چەپەڵ، ئەویش سەرقاڵکردنی هاوڵاتیانە بە بژێوی ڕۆژانە و پێداویستیە سەرەتاییەکانیانەوە. لە ئێستادا نرخی سوتەمەنی وەک قەیرانێکی هەنووکەیی کراوەتە ئامرازی فشار و قۆڕخکاری دەسەڵات و بە پلانێکی داڕێژرا و نرخەکان بەرز دەکرێنەوە. لە کاتێکدا لە ناوەڕاست و خواروی عێراق سوتەمەنی بە نرخی هەرزان و جێگیر لە هەر دۆخێکدا دەدرێتە هاوڵاتیان. بەرلەمەش هەر لەگەڵ هەڵگیرسانی جەنگی ناوچەکە غاز کرابووە قەیرانێکی سەخت. نرخی بتڵی غازی ماڵان زیاتر لە 2 هێندە بەرز بووەوە. نانەوەخانە و چێشتخانەکان وەک پێویست بۆیان زابین نەدەکرا و خەڵک نۆرەی درێژی بۆ دەگرت و ئاڵۆزی و شار دروست دەبوو. بگەڕێینەوە بۆ ساڵانی ڕابردووش. با قەیرانەکانی وەک موچە، نەوت، کارەبا، ڕێگەوبان، وێرانی کەرتەکانی تەندروستی و کشتتوکاڵ و خوێندن و تا دوایی بەرۆکی هاوڵاتیانی پێگرت بوو. تاوەکو ئێستاش هاوتەریب لەگەڵ قەیرانە نوێیەکان درێژەیان هەیە. دەسەڵات هەر ئاڵۆزێکی ناوچەیی بۆ گرانکردنی بژێوی خەڵک دەقۆزێتەوە. تەنانەت دوای هێوربوونەوەی دۆخەکەش ئامادە نیە نرخەکان دابەزێنێت. چونکە قازانجی کۆمپانیا حزبیەکان لای ئەوان لە شکۆ و بژێوی هاونیشتیمانانیان گرنگترە. لە ناوەڕاستی ئەم نادادیەدا 3 فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵوێست یەکگرت و کۆمەڵی دادگەری وەک تاکە دەنگی ڕاستەقینەی خەڵک و نوێنەری بەرپرسیار و بەهەستکردن بەو متمانەی خەڵک پێی بەخشیون با فەرمی ڕایان گەیاندووە کە چیتر لە ئاست ئەم ستەم و قۆڕەخکاریەی حکوومەتیمەوە بەسەرچوو بێجەنگ نابن. ئەم فراکسیۆنانە بەجددی کاریان لەسەر کێشەی سوتەمەنی کردووە و داواکاریەکی ڕوونیان ئاڕاستەی حکوومەتی فیدراڵ کردووە کە خۆی لە زیادکردنی پشکی بەنزینی 450 دیناری بۆ پارێزگاکانی هەولێر، سلێمانی، دهۆک و هەڵەبجەدا دەبینێتەوە. ئەوان دەڵێن نابێت هاوڵاتیانی هەرێم ببنە قوربانی ململانەی سیاسیەکان. ڕاستیە تاڵەکە ئەمەیە. ئەگەر قەیرانێکیش چارەسەر بێت، دەسەڵاتی کوردی پەنا دەباتە بەر بانکی قەیرانەکانی و دانەیەکی نوێ بۆ خەڵکدا دەتاشێت. ئامانجەکەشیان ڕوونە. دەیانەوێت تاکی کورد هەمیشە لە ڕیزەکانی وەرگرتنی غاز و بەنزین و موچەدا بێت تا کاتی نەمێنێت بیر لە مافە گەورەکان، دادپەروەری و گۆڕینی سیستمە شکست خواردووەکە و داهێنان بکاتەوە.